بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان و بەڕێزان لە پرۆگرامی کلیلدا بە دیدارتان شاد بووینەوە. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی چۆنیەتی نەک چەندێتی. ئازیزانم، بەدەست خۆمان نییە چەند دەژین، بەڵام بەدەست خۆمانە بە پشتیوانی ویستی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا چۆن دەژین. بەدەست خۆمان نییە چەند ساڵ، چەند مانگ، چەند سات لەسەر ئەم زەویەدا ژیانمان هەیە و کەی بەجێ دێڵین و دەمرین. بەڵام ئەگەر خوای پەروەردگار پشتیوانمان بێ، خۆمان ئەتوانین بڕیار بدەین چۆن ژیانێک لەسەر زەوی بەسەر دەبین. ئەم تەمەنەی کە ئەمانەتی خوای پەروەردگارە چۆن بەسەری دەبین. پەروەردگار دەرگاکانی خێر و شەڕی بۆ کردوینەتەوە. خۆمانین، کلیلەکەی بەدەست خۆمانە. ئەچی ئەم ژوورەوە کە پڕ لە نور و ڕۆشنایی خوای پەروەردگار و بەزەیی خوایە و ئەو سەری بەهەشتە، یان ئەم دەرگایان دەکەیتەوە کە پەروەردگار ئاگاداری کردویتەوە ئەگەر ئەم کلیلە بەکاربێنی و بڕۆیت ئەم ژوورەوە ئەچێ تاریکستانەوە، ئەچێ لە ناوچوونەوە و سەرنجامت ئاگری دۆزەخ و بەدبەختی دنیا و قیامەت دەبێ. فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. تۆ ئازادی لەم ژیانی سەر زەویەدا لە هەڵبژاردننی ڕێگادا، بەڵام وەلا یەرضا لعیباده الکوفر. بەڵام پەروەردگار ڕازی نێت تۆ کافر بی، پەروەردگار ڕازی نێت تۆ بێبڕوابی، تۆ هاوبەش پەیداکەر بی، تۆ بڕوات بە قیامەت نەبێ. بەڵام ئەوە خۆتی بۆ ئەوەی گەورەی تۆ دەرکەوێ، ئیمانی تۆ دەرکەوێ، لە ژێر فشارە ئیمانن نەهێنابێ، ئازاد کراوی ئیمانداری یان بێ ئیمانی، باوەڕداری یان بێ بڕوایی. بەدەست خۆ نییە چەند دەژی، بەڵام بەدەست خۆتە چۆن دەژی. دەتوانی لە ژیانێکی کەمیشدا کلیلی خێر بی، قفڵی شەڕ بی. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە 23 ساڵی پێغەمبەرایەتی توانی هەموو دەرگاداخراوەکان بەڕووی مرۆڤایەتیدا بکاتەوە. هەموو خێر و بەرەکەت و ڕەحمەتێک کە لەم سەر زەوێدا هەیە، هەموو دەنگ و باسێکی قیامەت کە لە ڕێگاماندایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماوەی 23 ساڵە هەمووی پێگەیاندین. لەیلها کەنەهاریها، شەوەکەشی وەکو ڕۆژەکەی بە تیشکی زێڕینی دەمی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە نووری قورئانی پڕ بەرەکەت و بەخشش، شەوەکەشی وەکو ڕۆژی ڕووناک بۆ ڕووناکردینەوە. زۆرێک لە زانایانی ئیسلام تەمەنیان لە 40 ساڵ تێپەڕی نەکردووە کە دنیایان بەجێهێشتووە، واتە لە ڕووی ژمارەی ساڵەوە تەمەنیان کەم بووە، بەڵام چۆن ژیانێک ژیاون، ژیانێکیان بەسەر بردووە، ناوێکیان بەجێهێشتووە، هەتا ئێستاش و هەتا قیامەتیش ناویان بە پڕشنگداری دەمێنێتەوە. بۆ نمونە ئیمامی نەوەوی کە شەرحی صحیحی موسلیمی کردووە، ئیمامی نەوەوی کە ئەلمینهاجی لە مەذهەبی شافعیدا نووسیوە، منهاج طالبین، و چەند کتێبی تر ڕەوضەت طالبینیشی نووسیوە، ڕیاض الصالحینی نووسیوە، ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ ئەربعینی نەوەوی نووسیوە. هەموو تەمەنەکەی 40 ساڵ تێپەڕ ناکە، بە 40 ساڵی وەفاتی کردووە مردووە، بەڵام ژیانێکی هەیە وەکو ئەوەی 1000 ساڵ بە عمری نوح ژیابێ. ئەوەندە تەمەنی پڕبەرەکەت بووە. زۆر زانا و سەرکردە و شۆڕژگێڕ لە تەمەنی 40 ساڵیدا شەهید بوون، دنیایان بەجێهێشتووە، بەڵام بوونە ئەستێرەیەکی ناودار لە ئاسمانی جیهانی ئیسلامدا، لە مێژووی نەتەوەکەی خۆیاندا بە شانازیەوە ناویان دەهێنرێ، ڕۆڵەکانی نەتەوەکەیان بە شانازیەوە باسییان دەکەن. هەشە تەمەنی 90 ساڵێک بووە، هەیە تەمەنی 100 ساڵ بۆ سەدەیەک لە تەمەنی تێپەڕی کردووە، بەڵام بەداخەوە هەر خەریکی فیتنەیی و دووبەرەکی و کردنەوەی دەرگای شەڕ و داخستنی دەرگای خێر بووە. زۆر ژیا، بەڵام ژیانێکی کەمبایەخ. بۆیە تۆی بەڕێز لە پرۆگرامی کلیلەوە پێت دەڵێن مفتاحا للخير بە ومغلاقا للشر بە. لە یەک لاوە مفتاحا للخير بە، هەرچی دەرگای خێر و چاکەیە بیکەوە، بەڵام لە لایەکەی ترەوە میغلاقا للشر بە، هەرچی دەرگای شەڕ و خراپە شەدایخە.
هەردووشیان بکە هەم دروستکار بە هەم مەهێڵە بڕوخێ عینەگە ئێمە ئینسان لایەک بگرێ کۆمەڵە خەڵکێک دڵسۆزانە بەس خەریکی دروستکردن بن ئەگەر لێگەڕین ناحەزوونەیارێک ئەو بینایی تۆ بە مانگێک بە ساڵێک کۆشکێکت بینیا کردووە زۆر بە جوانی بەڕێک و پێکی ناحەزوو ناکەسێک بە مشتێتیانتی لە چەند چرکەیەکە ئەیکا بە خۆڵەمێش و تەختی زەوی دەکا وی ئێمە دەبێت هەردوو دەرگاکەمان ناگا لێبێ وەکو میفتاحن لیلخەیرین میغلاقن لیشەڕ بین چۆن دەرگای خێر دەکەینەوە ئاوە ئاگاداریش بین دەرگا شەڕەکان داخەین تەنها خۆمان بەبارێکەوە نەگرین وەکو پێشووتر لە ئەڵلقەی پێشواوتمان ساڵح بین بۆ خۆمان مصلحش بین بۆ غەیری خۆمان ئیسلام لێمان ڕازی نابێ حەقی کەسن نەبێ تەنها خۆت باش بژی ئێتر خەڵک چییە کابیکە نەخێر مەستەتەعت و وەکو شوعەیب بفەرموو ئین ئورید ئیلا الئیصلاح مەستەتەعت بە ئەندازەی ئەوەی توانام هەیە بەدەستم بە زمانم بە قسەی خێرم بە خۆشی ناودڵم و دوعای خێرم بۆ چاکەکاران بەشدارم لە پرۆژەی چاکسازی و خێردا ئەبێت تۆ مصلیح بی وەکو ئەوەی کە بۆ خۆت ساڵحی نەک تەنها ساڵح بی بەوە لێت ڕازی نابێ ئیسلام بەس خەریکی کردنەوەی دەرگای خێر بی بێ ئاگابی لەوەی خراپەکاران خەریکی کردنەوەی دەرگای شەڕن ڕەنج بە خەسار دەرەچی ئەزیزەکەم ئەبێت زۆر ئاگامان لە هەردووچیان بێ هەنگ و زەردەواڵە هەردووچیان مێرون بەڵام لەکوێ هەنگی جوانی شیفابەخش بە هەنجوین کە هەموو مرۆڤایەتی خۆشی دەوێ و نمونەی جوانی پێدەهێنرێتەوە لە کارجوانی و لە پاکخۆری و لە پاک پێشکەشکردنە چۆن وەکو یەکە لەگەڵ زەردەواڵەیەکی بە ژەهری تێکدەری بە ئازار و هەردووچیان لە جیهانی مێرووەکانن تۆ لە ناو خەڵک و دەوروبەردا وابژی بولبولی ناو باڵندەکان بە باڵندەکان هەموو جوانن بەڵام بولبول ناوازەیە ناکرێت تۆ ناوازەبی بەخوا دەکرێت چەند کەسمان هەیە لە کوڕ و لە کچ لە پیاو و لە ژن لە گەنج و لە بەتەمەن ئەوە ئاماژەی پێدەکرێت دەنگی زوڵاڵە وشەی خێری پێیە کلیلی خێری پێ و هەموو دەرگا داخراوەکان دەکاتەوە مانگی ناو ئەستێرەکان بە سەر هەڵبڕە بۆ ئاسمان هەمویان جوانن بەڵام تۆ مانگی ناو ئەستێرەکان بە هەم مانگ لە ناو ئەستێرەکاندا چەند پڕشنگدارە لە شەوی چواردەدا زۆر کەسەیە ئاوا لە گوندەکەی خۆیدا لە بنەماڵەکەی خۆیدا لە شارەکەی خۆیدا لە وڵاتەکەی خۆیدا لە نەتەوەکەی خۆیدا لە ئومەتی ئیسلامیدا بە پەنجە ئاماژەی بۆ دەکرێت وەکو مانگی شەوی چواردە دیارە ئەمە گرنگ نییە چەند ژیاوە بەڵام خۆی ئەزانێت چۆن ژیاوە ئەزانێت کام دەرگای خێری کردوێتەوە چەند دەرگای شەڕی لەسەر خۆی لەسەر خەڵکی داخستووە بەهار و پاییزی ناو وەرزەکان بە ئەها بەهار بۆ گرنگە لەبەرەوەی نەورۆزی تێدایە نەورۆز واتە ڕۆژێکی نوێ بۆیە بەهار جوانە ڕۆژێکی نوێ دوای بەستەڵەکی زستان ڕۆژێکی نوێی بەهاری خەڵک دەبوژێتەوە زیندەوەرەکان دەبوژێنەوە گژ و جیاکان دەبوژێنەوە تۆ بەهاری ناو وەرزەکان بە پاییزی ناو وەرزەکان بە ئەزانی پاییز زۆر جوانە پاییز گەڵا ڕێزانەکەشی جوانە چونکە موژدەبەخشە پێمان دەڵێ هەر گەڵایەک هەڵدەوەرێ ئیشی خۆی جێبەجێ کرد ئەوەی پێی سپێردا بوو ڕێک و پێک کردی زوو هەڵنەوەری لە کاتی خۆیە ئەوەی کەوا پەروەردگار پێی سپاردبوو ئەرکەکەی خۆی جێبەجێ کرد کە دەژوەرێتە سەر زەوی جارش کە خێروبێرە بۆ ئەو شوێنی کە کەوتۆتە سەری و چەندەها مادەی سوودبەخشی پێدەبەخشێتەوە پاییزە پێمان دەڵێ یەکێ لە مانگەکانی ناوی ڕەزبەرە وەختی ڕەز و بەرهەمەکەتە ڕەز دێتە بەر ژیان دێتە بەرهەم تۆ با وەکو بەهار بی ڕۆژێکی نوێ بی ڕۆژێکی جوان و تازە بی هەروەها وەکو پاییز بی ڕەزبەر بی ئەها بەرەکەت بێتە بەر ڕەزەکەت بێتە بەر چەند ناشرینە تەمەنت 90 ساڵ بێ 80 ساڵ بێ لە بەرزیەوە سەیری لێژایی تەمەنت کەی بە چیا بەسەر بردووە هیچن نەبێ لە پاییزا بە وەکو پاییز وا بە ڕەزبەرت هەبێ مشتاخانت هەبێ مشتاخت تیا بندرێتەوە زستان و هاوین مەبە هەر زۆر گەرم بی هەر زۆر سارد و بەستەڵک بی و خەڵک بکەیتە ژوورەوە یان بەهار بە وەکو بەهار بە لە ناو وەرزەکاندا
وەکو پاییز بە لە ناو وەرزەکاندا با بەرهەمت هەبێ با ڕزت بە بەرهەم بێ کەسێکی خۆپەرست مەبە وەکو کاک ئاسایی مەژی ئەزان کاک ئاسایی چییە کەسێکە بە ئاسایی لەدایک بوو بە ئاسایی گەورە بوو بە ئاسایی خوێندی بە ئاسایی دەوڵەمەند بوو بە ئاسایی هاوسەرگیری کرد بە ئاسایی منداڵی بوو بە ئاسایی مرد و بە ئاسایی دوو ڕۆژ پرسەی بۆ دانرا ئێستا بۆتە ڕۆژێک و نیو ڕۆژێکیش یعنی هەموو ژیانی ئاساییانە بەسەر برد زۆر ژیا یان کەم ژیا گرنگ نییە بەڵام هیچ کلیلێکی خێری پێ نەبوو هیچ دەرگایەکی خێری نەکردەوە هیچ دەرگایەکی شەڕی لە ژیانادا دیاری نەکرد هەر مەگە بەلافیتەکەی یان بە تەسکەرەکەی بزانن کەی لەدایک بۆ و چ ڕۆژێک ژیانی دنیای بەجێهێشتووە تۆ کاک ئاسایی مەبە تۆ کەسێکی ئاسایی مەبە وەکو هەموو عامی خەڵک وەکو ئەو 7 ملیارەی کە لەسەر زەویدایە تۆ کەسێکی ناوازە بە بزانە چۆن دەژی ئیتر گرنگ نییە چەند دەژی بۆ ئەوەی کلیلی خێربی مەرج نییە زۆر دەوڵەمەندبی بۆ ئەوەی کلیلی خێربی مەرج نییە زۆر دەوڵەمەندبی بڵێ ئەگەر سەرمایه‌دارێکی گەورە نەبم ناتوانم هیچ خێرێک بکەم بۆ ئەوەی کلیلی خێربی لە ژیاندا ژیانت چۆنیەتی هەبێ نەکە چەندیەتی شەر نییە مەرج نییە خاوەن بڕوانامەی باڵابی مەرج نییە ئەزیزەکەم پۆستی گەورە و باڵات هەبێ مەرج نییە ناودارێکی ناو کۆمەڵگابی واقع پێمان دەڵێ واقع پێمان دەڵێ گرامێک ئەڵماس لە تەنێک ئاسن بە قیمەتترە لە ناو دوو کەوانەیە ئەمە بێنە بەرچاوت گرامێک ئەڵماس لە تەنێک ئاسن زۆر بە قیمەتتر و بە نرخترە 1 گرام ئەویش 1000 کیلۆ 1000 کیلۆ تەنەکە و ئاسن لەوێ بکەوێ 1 گرام ئەڵماس سنگ و قورسایی هەر هەمویانی هەیە لە ڕووی تەنەوە نا لە ڕوویەوە ئەمە گرامێکەوە ئەو 1000 کیلۆیە ئەو 1000 کیلۆیە نرخی ئەو گرامەی نییە چەند هاوڕێت هەیە گرنگ نییە چۆن هاوڕێیەکت هەیە لە ژیانە گرنگە هەیە بە هەزاران هاوڕێی فەیسبوک و ئەمانەی هەیە بەڵام لە ڕۆژی تنگانەدا بە تەنیا دەمێنێتەوە زۆر گرنگە 3-4 هاوڕێی تەمەنت هەبێ کە تیان ڕاببینی لە کاتی خۆشی و ناخۆشی بەدەمتەوە بن بۆیە ئەزیزەکەم چەند هاوڕێت هەیە گرنگ نییە چۆن هاوڕێیەکی تەمەنت پیا کردووە ئەمەیان گرنگە چەند هەزار کەس لە خوتبەی مزگەوتن بەخوا گرنگ نییە چەندیان مەبدەئین حاڵی بوون دەگۆڕێن ئەمەیان گرنگە زۆر مزگەوتی گەورە هەیە 3-4 هزار کەس نوێژی لێ دەکا بەشێکی هەرە زۆری بەس فەرزەکە لە کۆڵ خۆی دەکاتەوە تەنانەت ئاواتە خوازی ئەوەیە مامۆستا لە 3-4 دقە زیاتر خوتبەی جومعە نەخوێنێتەوە بۆ ئەوی هیچ فێر نەبێ زوو بە پەلە بڕواتە دەرەوە زۆری خەوتووە خەیاڵ بردوێتیەوە سەیری مۆبایلەکەی دەکا سەیری سەعاتەکەی دەکا خەیاڵی لە بازاڕە هەموو ئەو هەزارانە جێگەی دڵخۆشی نین کە لە مزگەوتان هەرچەند قەڵەباڵی مزگەوت بە عامەکەی هەرجێ دڵخۆشیە بەڵام نابن بەو چەند کەسەی ئەگە 100 کەس لە مزگەوتێکا بێ مەبدەئی بن بەڕاستی بۆ خوا هاتبنە مزگەوت بەڕاستی هاتبن دانیش بن خۆزگە بخوازن وتاری مامۆستا وتارێکی بەهێز بێ خۆزگە بخوازن زیاتر لە دینەکەیان شارەزا بن لە کەم و کوڕی ئاینەکەیان و ژیانەکەیان شارەزا بن چەند خۆشە و کەسانەی کە بەدڵ دێن بە وتاری هەینی بەدڵ گوێیان گرتووە هیچ خەیاڵیان لەم لاولانیە خەیاڵیان لای سعاتەکەی دەستیان و سەر دیواری مزگەوتەکە و بەردەمی مامۆستانیە خەیاڵیان لای ئەوەیە چەند وشەی جوان لە دەمی وتار خوێن دەرچێ و ئەمان وەریگرن کاری پێ بکەن توێشەبەری قیامەتیانی پێ دەوڵەمەندکەن ژیانیانی پێ جوانکەن دڕکەکانی ڕێگەی ژیانیان لابن گوڵزارێک لەگەڵ خۆیاندا بەرنەوە چەند جوانن ئەو کەسانە کە لە مزگەوتە کە لە وتاری هەینیدا دانیشتون مەبدەئین چەند جوانە ئەوانەی کە دەچنە دەرەوە حاڵی بوو بن چەند کەسەیە کە دەچێتە دەرەوە کاچێتە مزگەوت لە مزگەوت دەڕواتە ماڵەوە کورتەی وتارەکە بە پوختی و بە جوانی بۆ خێزانی دەجێڕێتەوە بۆ منداڵەکانی باز دەکاتەوە لە ماوەی هەفتەیە کا دەچێتە مەجلیسێکەوە ئەڵێ مامۆستای مزگەوت ڕەحمەتی خوای لێ بێ و خوا پاداشتی هاتەوە لە وتاری ئەم هەینەیە باسی ئەوەی کرد یعنی حاڵی بووە لە وتارەکە تێگەیشتووە چەند کەس گرنگە لە مزگەوتە ئەخلاقیان بگۆڕێ
عەرزمکردن زۆر گرنگ نییە، زۆر گرنگە ئیسلە مزگەوتەکانمان قەڵەباڵغ بن، بەڵام ئەوەی زۆر گرنگە چەندین کەسی لێیە و چەند هەزار کەسی لێیە ناگاتە 10 کەس کە حاڵیان دەگۆڕێ. کەسێکە غەشی کردووە لە معاملەیە بڕیار دەدا جارێشە غەژ نەکە، گەنجێکە پەیوەندی ناشەرعی هەبووە لە وتاری مامۆستا هاتوۆتە دەرەوە لە خوتبە بڕیاری دا ژیانی بگۆڕێ، چەند کەسەیە لەگەڵ دایک و باوکی ناکۆک بوو بڕیاری دا ژیانی بگۆڕێ، ئەمەیان گرنگە ئەزیزەکەم. سوپات چەند گەورە بێ لە ڕووی ژمارەی سەربازەوە گرنگ نییە، چەندیان ئازا و بەغیرەتە و تەکتیکی سەربازی دەزانێ. جاران مەفرەزەیەکی پێشمەگەل لە 3 پێشمەرگە بۆ 5 پێشمەرگە بوو، بڕواتان هەبێ بە ئەندازەی فەوجێک سەربازی ئێستا چالاکی هەبوو، بەغیرەت بوو، دەزوەشێن بوو، دژمن شکێن بوو. ئیمامی عومەر فەرمووی دەنگی قەعقاع ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە جەنگە بەس دەنگ و نەعرەتەی بەشم شێروەشاندنی بە تەنها لە 1000 سەرباز گرنگترە. چاو لێیە چەندێتی سوپا گرنگ نییە، چۆن سوپایەکت هەیە گرنگە، چەند لیوات هەیە گرنگ نییە، چۆن لیوایەکی پێشمەرگە و سەربازیت هەیە ئەمەیان گرنگە. چەند زانکۆت هەیە گرنگ نییە، بەڵام ئەم زانکۆیانەی تۆ چێ تەخەڕوجیان لێ دەکا، چ بەحسێکیان لێ دەنووسرێ، چێ لێیان دەردەچێ. هەیە چەندین بڕوانامەی باڵای هەیە، بەکەلۆریۆسی هەیە، ماستەری هەیە، دکتۆرای هەیە، بەڵام کەسێکی بێخێرە بۆ کۆمەلگا، بەس خێری مەگە بۆ خۆی هەبێ. هەشا بڕواتان هەبێ پزیشک نییە، کۆلێجی پزیشکی نەخوێندووە، بۆردی لە پزیشکیدا نییە، نەشتەرگەر نییە، بەس دیاریدەدەرێکی پزیشکیە، معاون طبێکە، بەڵام بۆتە خێر و بەرەکەت بۆ گەڕەکەکەی. ڕۆژانە بەدەیان نەخۆش لێی سوودمەند دەبن، بەدەیان نەخۆش لێی سوودمەند دەبن و بەدەم هەمووانەوە دەچێت نەتبینیوە لە گەڕەکەکەی خۆتدا یەک معاون طبیەک یەک یاریدەدەرە پزیشکی زۆر خێری زیاترە لە خاوەن بڕوانامەی بۆردێکی نەشتەرگەر کە عەمەلیاتێک بەبێ پارە ناکە، کە ئامادە نییە بچێتە ماڵی هەژارێک نەخۆشێک، بەڵام یاریدەرە پزیشکیەکە بڕوانامەکەشی کز و لاوازە کەچی خێر و بەرەکەتە بۆ خەڵک. هەیە پۆستی باڵای هەیە و بێخێرە، هەشە فەرمانبەرە و کلیلی خێرە بۆ ئەو خەڵکەی ڕووی تێدەکەن. ئەو فەرمانگەی ئاوەدان کردوێتەوە، مدیرێکە هیچ خێرێکی وای نییە، بەڵام ئەو فەرمانبەرە تەواوی فەرمانگەکەی بوژاندۆتەوە، ڕووی حکوومەتی سپی کردوێتەوە. زۆر جاری پلەکەشی زۆر کەمە، یعنی لە ڕووی پلەوە پلەی نزمە، لە ڕووی پلەوە پلەدار نییە، لە ڕووی موچەوە موچەخۆرێکی باڵا نییە، بەڵام بەڕاستی خێر و بەرەکەت و ڕەحمەتە. سەردەمانی قاڕون دژایەتی دەکرد، لەگەڵ قەومەکەی خۆیان بوو دژایەتی فیرعەونی دەکرد، دژایەتی ستەمەکانی دەکرد. ئەیگو فیرعەون دەمان چەوسێنێتەوە، منداڵمان سەردەبڕێ، خێزانەکانمان ئەتک دەکا و شەرەفمان دەشکێنێ، بەڵام دوای ئەوەی کە خۆی بە دەوڵەمەندی بینی فەبەغا عەلەیهیم لیان هەڵگەڕایەوە. ئای چەند بە ئازارە، ئای چەند ناشرینە کەسێک ڕۆژگارێک ئۆپۆزیسیۆن بێ، کەسێک ڕۆژگارێک لە دەسەڵاتی ناداتپەروەر ناڕازی بێ، بەڵام ئەو کاتەی کە خۆی نان و کولێرەی دەستکەوت، کە پارە و پاروی دەستکەوت، کە پێگەی باڵای دەستکەوت، کە خۆی بە دەوڵەمەندی بینی، کە چەند ئۆتۆمبیلێک حیمایی بە دوای خۆیەوە بینی، کە چۆ سەرمێزی وەزارەتێک لە کابرای دوێنێ گەلێک خراپتر بێ، خەڵک ڕەحمەت بۆ کفندزی پێشوو بنێرن، ئەمان ئازاری زۆر زیاترە. بێگانەیەک ئازارتدا مافت بخوا، مافت پێشێلکە، سوکایەتیت پێ بکە، ئازاری دەروونت بدە، بڕواتان هەبێت زۆر ناڕەحەتە، بەڵام هەرگیز ناڕەحەتیەکەی ناگاتە ئازاردانی خزمێکی خۆت، برایەکی خۆت، کەسێکی خۆت، قەومێکی خۆت، هاوگوندەکەی خۆت، دراوسێکەی خۆت، ئەمان ئازاری زیاترە. وظلم ذوي القربى أشد مضاضة على المرء من وقع الحسام المهند. شاعر زۆر جوان فەرموویەتی کە دەڵێ زوڵم مستەمی نزیک خزمێک، برایەک، خوشکێک، مامێک، خاڵێک، هاونەتەوە و هاوزمانێکی خۆت، ئەو کەسەی کە دوێنێ بە حساب شۆڕژگێر بوو دیفاعی لێ دەکردی، ئەمڕۆ زوڵمن لێ بکە، ستەمن لێ بکە، زۆر بە ئازارترە لە برینی شمشێرێکی بڕندە. ئەو شمشێرە بڕندە کە گۆشت و خوێنت تێکەڵاو دەکا، چەند ناڕەحەتە، چەند بە ئازارە، ئازاری برینی کەسێک کە خزمتە
ئەوەندە ناڕەحەتە. بەڵێ قاڕون لە قەومی موسا بوو، لە خزمانی موسا بوو، لە شۆڕژگێڕانی دوێنێ بوو، بەڵام فەبەغا عەلەیهیم ئێستا کە گەیشتە سەروەت و سامان و پێگە و ناو و ناوبانگ خزمەکانی خۆی نەناسی، موسای نەناسی، لێیان هەڵگەڕایەوە. سەرنجامی چی بوو؟ یەک ناوبڕی کورتمان هەیە، شوێک وەردەگرین و لەگەڵماندا بەردەوام بن و دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. بەڵێ خۆشەویستان، پەروەردگار فەرمووی إن قارون كان من قوم موسى فبغى عليهم. موسى لخزمان وكسكاني قارون لخزم وكسكاني موسى بو بلان فبغى عليهم ليان هالقرايوا. وآتيناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة. وكاري هالقرانا وكاري أويكوا بوبا كسيكي استمكار بوبا ناحاس دوێن دۆست و پشتیوانیان بوو. ئەمڕۆ بۆتە دوژمنی گەل و هۆزەکەی خۆی هۆکارەکەی ئەمە بوو. پەروەردگار تاقی کردەوە، دەفەرمێ ئاتەیناه و پێمان بەخشی من الکنوزی لە گەنجینەکان. کنوز بەڕێزان جەمعە، بە زاراوەی ئەمڕۆ بە دەیان کۆمپانیای هەبوو، بە سەدان کۆمپانیای هەبوو. وآتەیناه من الکنوز ما إن مفاتحه ككليلكانيان. مفاتيحش دووبارە جەمعی مفتاحە، بەس کلیلی خەزیێنەکانی، بەس کلیلی قاسەی پارەکانی لەتەنوء بالعصبة أولي القوة. چەند پیاوی زۆر بەهێز و پاڵەوان بەس کلیلەکانیان بە ناڕەحەتی بۆ هەڵدەگیرە. یعنی ئەوەندەی قاسە هەبوو، هەمووی پڕ لە زێڕی سوور و زیوی سپی بوو، ئەوەندەی کۆگای پڕ لە ئەشیا و بازرگانی هەبوو، ئەوەندەی کۆمپانیا و شەریکات هەبوو، گروپی کۆمپانیاکانی هەبوو، بە سەدان زیاتر بوون. بەس کلیلەکانیان بە چەند کەسی زۆر بەهێز و بەتوانە بە ناڕەحەتی هەڵدەگیران. ئەگەر ئەمڕۆ بێ ئەتوانی بڵێ ئەوەندە قاڕون دەوڵەمەند بوو، ئەوەندە خاوەن سەرمایە بوو، بە دەیان کەس لە ئەندازیاری کۆمپیوتەر و شارەزای ئایتی سەریان دەرنەدەکرد لە داهاتی بێشماری ئەم سەرمایەدارە. ئەوەندە خەریک دەبوون بۆیان یەکلایی نەدەبەوە چەندی سەرمایە هەیە لە شوێ داهاتی دێ. بۆیە ئەو کلیلانەی ئەو زەمەنە وەکو کۆمپیوتەرەکانی ئەم سەردەمە لێک دەدرێتەوە. واتە ئاماژەیە بەوەی بێسنوور دەوڵەمەند بوو. بەڵام قاڕون خۆپەرست و خۆ بە گەورەزان و پۆزاوی و بێخێر بوو. ئەمە گرنگە. ئەوە ناڕەحەت نییە، ئەوە حرام نییە کە تۆ چەندە دەوڵەمەند بی. ئەگەر بە ئەندازەی قاڕون سەروەت و سامانت هەبێ، کلیلی گەنجینەکان و قاسەی پارەکانت بە چەندین کەس هەڵنەگیرێ، بە دەیان کەس خەریکی حساب و کتابت بێ، بەس ئەم سیفەتانت تێدا نەبێ دەوڵەمەندی بە ڕەحمەتی، دەوڵەمەندی بەرەکەتی خوایە. قاڕون ئەوەی کە پێی لە ناوچوو، ئەوەی کە دەوڵەمەند ناشرن و بەدبەختی دنیا و قیامەت دەکا، خۆپەرست و خۆ بە گەورەزان و پۆزاوی و بێخێریە. إذ قال له قومه لا تفرح إن الله لا يحب الفرحين. إذ قال له قومه ئەوانەی بەڕاستی خزمی بوون، ئەوانەی بەڕاستی دڵسۆز و برادەری دوێنێ بوون، چوونە لای پیان ول لا تفرح. ئالێرەدا قورئان پێمان دەڵێ ئەمە خزمە، ئەوە کەسە، ئەوە هاوڕێی دڵسۆزە کە لە کاتێکا تۆ لاڕێ دەبی، لەو کاتەدا کەلا دەدەی، لەو کاتەدا کەوا ڕێگا ڕاستەکەت بزر کردووە، لەو کاتەدا کە لە خۆت بایی دەبی، لەو کاتەدا کە پۆز لێ دەدەی، لەو کاتەدا کە دەتەوێت خوێنی فەقیر و هەژار بمژی، ئاگادارت دەکاتەوە. ئەڵێ ئاگادار بە ڕێگاکەت هەڵەیە، ئاگادار بە عاقیبەتت بەخێر نابێ. بەڕێزان، ئەمانە قەومن، ئەمە خزمن، ئەمە دۆستن، ئەمە هاوڕێ ڕاستەقینن، نەک ئەو کەسانەی کە بۆ مەسلحەتی خۆیان، بۆ ماستاوچێتی، بۆ وەرگرتنی پۆڵ و پارە، بۆ ئەوەی لە دەورت ئیسیفادە بکەن و سوودمەند بن، هەر چەپڵەت بۆ لێدەن، هەر دەستخۆشی لێ دەکەن، هەر بە قوربانت دەبن، هەر دەڵێن ئافرین. وەکو قەومەکەی هێندێک لە قەومەکە دەیانوت یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قاڕون إنه لذو حظ عظیم. ئای خۆزگەمان بە قاڕون، خۆزگە ئێمە ژۆک ئەو سەرمایەدار بووینایە. بەڕاستی قاڕون کامەرانە و بەڕاستی بەختی هەیە.
خۆزگەمان بە خۆت چەپڵیان بۆ لێ دەدا دەست خۆشیان لێ دەکرد بە دووی دەکەوتن حیمایەیان دەکرد بەڵام نە دڵسۆزەکان خزمە ڕاستەقینەکان زاناکان داناکان تێگەیشتوەکان دڵسۆزەکانی قاڕون دڵسۆزەکانی خاک و نیشتیمان دڵسۆزەکانی گەل و میلەت ئەوانن کە پێیان ود لا تەفڕەح دڵخۆش مەبە بەم کارانت بەم پۆز لێدانت بەم خۆنواندنت بەم دڵڕەقیەت بەم بێبەزەیەت بەوەی هەر پارە لەسەر یەکدادنەی هەروە ئەزانی بەجێی ناهێڵی بەوەی هیچ خێرێکت نییە بۆ کۆمەلگا ژەهر دەڕێژی شەکر نادەی بە خەڵک شیرینی نادەی تاڵی بڵاو دەکەیتەوە پێیان ود لا تەفڕەح ئین الله لا يحب الفەریحین خوای پەروەردگار الله سبحانه وتعالى ئەو کەسانەی خۆش ناوێ کە لەسەر گریانی خەڵک پێدەکەنن کە لە سەری فەقیر و هەژار کۆشکی دەسەڵاتیان بنیاد دەنێن ئەو کەسانی پەروەردگار خۆش ناوێ کە بە زەبوونکردنی خەڵک پۆست و پلەپای خۆیان بەرز دەکەنەوە قاسە و کاسەی خۆیان پڕ دەکەن لە نامبڕین و قوتبڕین و موچەبڕینی خەڵکیدا پێیان ود وا مەکە ئەی قاڕون تۆ دوێنێ لەگەڵ ئەم خەڵکەدا بووی تۆ دوێنێ لەگەڵ قەومی موسادا بووی تۆ خزمی موسا بووی تۆ دوێنە ڕەخنە لە دەسەڵاتی فیرعونی دەگرت ئێستا معقولە خۆت وابی لا تەفڕەح کوڕە ئاگاد لە خۆت بێ دڵخۆش مەبە پێی خوای پەروەردگار ئەو کەسانەی خۆش ناوێ قەوم و کەس و برادری دڵسۆزی دوێنێی وتیان لا تەفڕەح بەڵام پێشیان وت چی بکە باشە ئەم دەرسە لە قورئانە بەڕێزان فێربین ئەم دەرسە لە قورئانە پێمان دەڵێ هەر کاتێ ویستت دەرگایەکی خراپەدا بخەی لەسەر خەڵکی یەکسەر چەند دەرگای چاکەیان بەڕوودا بکەوە هەر خەریکی لەعنەت ناردن مەبە خەڵکی فێرکە بەچی لەو تەوقی لەعنەتە ڕزگار دەبن ئەمە پەیامە یعنی بە کەسێک دەڵی ڕێگاکەت هەڵەیە هەر بەوەندە وازی لێمە هێنە کە ڕێگاکەت هەڵەیە ڕێگەی ڕاستیشی نیشاندا بە کەسێک دەڵێ بە پیاوێک بە کوڕێک بە کچێک بە ئافرەتێک دڵی لەعنەتی خوال لێبێ چونکە ئەم کارە لەعنەتی خوا و پێغەمبەری لەسەرە قسەکەت ڕاستە بەڵام پێی بڵێ چۆن تەوقی لەعنەت و نەفرەتی خوا لە گردنی خۆت دەکەیتەوە ئەگەر ئەم ڕێگایە من ڕێژە و هەڵەیە پێت دەقێتەوە بێدەست و قاچت دەکا وەرە ئەم ڕێگایە ڕاستەقینەیە ئەگەر ئەم تونێلە ئەو سەری داخراوە و تاریکە و پەشیمانیە وەرە ئەم ڕێگایە بگرێت تو هەر دەبێ بڕۆی لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر ژیان یان دەبێ بڕۆی یان بکشیتەوە ژیان وەستانی تێدانە یان بەرەو پێشچوونە یان دۆڕان و پاشەکشەیە کاتێکەوە قەومی قاڕون وتیان لا تەفڕەح خۆشحاڵ مەبە بەو سەرۆت و سامانەی کەوا پێت بەخشراوە و هیچ قیمەتێکی نییە چونکە بە باشە بەکاری ناهێنی چونکە خۆپەرست و خۆپەسەند و پۆزایی و بێخێری پێشیان وت چی بکە قورئانیش وایە قورئان کاتێککە پێمان دەڵێ عەرەق مەخۆوە حرامە پێمان دەڵێ سەدان حەڵاڵم بۆ ئامادە کردووی لەم حەڵاڵانە بخۆوە قورئان کاتێککە دەفەرمێ زینا حرامە سەیری ئافرەتێک مەکە بە حرام و بە ناڕەوایی ئەم دەرگای زەواجی حەڵاڵی بۆ کردوویەوە وەرە من لەم ڕێگایەوە غەریزەکەت تێکە بە حەڵاڵی قورئان کاتێککە دەفەرمێت چوویتە بازاڕ ڕیبا حرامە چەندەها ڕێگەی شەرعی بۆ کردوینەوە کە کەسابەتی حەڵاڵی تێدا پەیداکەین بۆیە دڵسۆزان چوار ئامۆژگاری قاڕونیان کرد بەڕێزان چوار ئامۆژگاری زۆر گرنگ وتیان لا تەفڕەح خۆشحاڵ مەبە بەم کارە بێخێرانەی ئێستا کە دەیکەی کە بەس پارە لەسەر یەک دەنەی بە هەڵمژینی خوێنی فەقیر و هەژار زۆر بێخێری قاڕون ئاگال لە خۆت بێ وەرە ئەگەر دەتەوێت خۆشببختی دنیا و قیامەت بی ئەگەر دەتەوێت لە ناو دڵی میلەتابی ئەگەر دەتەوێت ماستاوچیەکانی دەوروبەر و چەپڵە لێدەرەکان بە فرسەتی نەزان و خۆیانت پێ دەوڵەمەند نەکەن و لە تنگانەدا پشتت تێ نەکەن دڵسۆزانە نەسیحەتت دەکەین وەرە بە قسەمان بکە ئەم چوار خاڵە جێبەجێکە یەکەم وابتغي فيما آتاك الله الدار الآخرة أي قارون ولا بويك آتاك الله بيريان خستوا أميك حتى همويه خوايا بهي خواي بزانا نقب آزاياتي خود تودلي إنما أوتيته على علم عندي الله تو هر کس هجارکی دوین یبوی هر فقیر داماوکی دوین یبوی نخیر آتاك الله پروردگار امی به تو بخشیوه چی پیا بدز بیانا الدار الآخرة
الدار الآخرة خانوو ماڵی کۆتاییت ئەم ماڵی دنیات قاڕون تۆ مردنت لە پێشە سەیری ئەو گۆڕستانەکە سەیری ئەو هەموو خەڵکەکە دەوڵەمەند و هەژار هەمووی مردن هەموو ئەو کۆشکانە ڕۆژێ دەڕوخێن و نامێنن بەڵام ماڵی قیامەتت ئاوەدانکە ماڵی قیامەتت ئاوەدانکە بەوەی کە پەروەردگار پێی بەخشیوی کوڕە قیامەتی خۆتت لەبیر بێ ئەتوانی بەو ماڵ و سەروەت و سامانە قیامەتت ئاوەدانکەی دووەمیان وەلا تەنسە نەسیبەکە مینە دنیا ناوت هەرچی ماڵەکەتە بیکە بەخێر نەخێر بەشی خۆشت لە دنیادا فەرامۆژ مەکە بەشی خۆشت لە دنیادا فەرامۆژ مەکە ئەوەی کە حەقی خۆتە لەزەت وەرگرە کاکە چێژ وەرگرە دەوڵەمەند مانیع نییە خۆش بژی نابێ بڵین دەوڵەمەندێکیش دەبێت ڕێک وەکو فەقیر و هەژارێک بخوا و بپۆشێ و نۆشکە نەخێر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی حەسەنە کە ئیمام ئەحمەد ڕیواەتی کردو دەفەرمێ كلوا واشربوا وتصدقوا والبسوا في غير مخيلة ولا صرف إن الله يحب أن ترى نعمته على عبده ئەگەر خوای گەورە پێی بەخشی بخۆ خواردنی باش بخۆ ئاوی حەڵاڵ و خواردنەوە حەڵاڵەکانیش نۆشکە بشبەخشە جلوبەرگی جوانیش لەبەرکە ناوماڵی خۆشت هەبێ کۆشکی ڕازاوەشت هەبێ بەڵام بەبێ فەخر و شانازیکردن بەسەر فەقیر و هەژارە بەبێ ئەوەی بڵێ ئەمە هی خۆمە بڵێ هی خوایە هەروەها زیادەڕەوی مەکە لە سنووری خۆی هیچ شتێ زیادەڕەوی مەکە خوای پەروەردگار زۆری پێخۆشە خەڵاتەکانی خۆی بەسەر بەندەکانیەوە ببینێ خوای گەورە پێخۆشە کە تۆ دەوڵەمەندی پێتەوە دیار بێ بە جلوبەرگتەوە دیار بێ بە سفرە و ماڵتەوە دیار بێ بە قۆناغ و دیوەخانتەوە دیار بێ بە ناو ماڵ و خانوەکەت و سیارەکەتەوە دیار بێ بە بەخشندەیەکەتەوە دیار بێ کاکە گوناحە تۆ هەر دەوڵەمەندی سەرمایهداری هەروەکو هەژار دەژی هەروەکو هەژار دەبەخشی خێر بۆ مزگەوتێک کۆ دەکرێتەوە هەژارەکە 1000 دینار دەدا ئەمیش دەسەیەکا وەکو 1000 دینارەدا ئێبە تۆ ملیۆنێکت بدایە براکەم تۆ بە ئەندازەی خۆت ببەخشە هەروەکو بە ئەندازەی دەوڵەمەندیەکەت دەپۆشی و دەنۆشی وأحسن كما أحسن الله إليك ئامۆژگاری سێمیان زۆر جوان بوو پێیان وت ئەحسین کەما ئەحسەن الله ئیلەیک وەکو خوای پەروەردگار چاکەی لەگەڵا کردووی تۆش چاکە لەگەڵ بەندەکانی خوادا بکە بەڵێ هەرچی بەڕواتان هەبێ هەرچی چاکەیە بە پارە دەکرێت پارە هەموو دەرگا داخراوەکانی بەڕووی خۆت و خەڵکا پێ دەکرێتەوە بە پشتیوانی خوا لە ڕێگەی حەڵاڵەوە وەرە با ناول لە مێژوودا لە ڕیزی چاکەکاران تۆمار بکرێ ئەحسین خۆل لە ڕیزی محسینیان تۆمارکە ناوی خۆل لە ڕیزی چاکەکاران تۆمارکە کەما ئەحسەن الله ئیلەیک وەکو خوا چاکەی لەگەڵ تۆ کردووە وەکو خوا تۆی لە هەژاری ڕزگار کردووە دەوەرە خەڵکی لە هەژاری ڕزگارکە وەکو خوای گەورە تۆی گەیاندوتە ئەم کۆشک و تەلارە بێوێنەیە دەتخواوەرە سەدان خێزان هەیە خەریکە کوخەکەی بەسەریا دەڕوخێ خانوویەکی شایستە بە ژیانی بۆ بکە چۆن خوا دەرگای ڕەحمەتی لە تۆ کردەوە تۆش ئاوا دەرگای ڕەحمەت لە خەڵک بکەوە وەرە چاکە بکە لە ڕیزی چاکەکاران بە وەرە خەڵکدا بمەزرێنە بەڕێزان چاکەکاری ئەوەیە کارگە بکەوە و گەنجدا بمەزرێنەوە لە بێکاری ڕزگاریکە ئەگە دەستی کاری هەیە فێری سواڵی مەکە با کار بکە وتیان ئەحسین کەما ئەحسەن الله ئیلەیک ئەوەیە وەرە ئەوانەی کە کار دەکەن ئەم هەموو خزمەت هەیە ئەم هەموو گەلەت هەیە ئەم هەموو بەنو ئیسرائیلێ هەیە وەرە بیان خەسەر کار تۆ دەیان خێزێنەت هەیە کنوزت هەیە واتە دەیان کارگەت هەیە دەیان مەعمەلت هەیە وەرە لە شتی خێرا ئەم گەنجولاوە بخەسەر خێر ئەوەی دەستی کاری هەیە ئیشی پێ بکە ئەوەی دەستی کاری نییە شەرە لێدراوە خاوەن پێداویستی تایبەتە منداڵی بێباوەک و هەژارە کەسابەتی پێ ناکرێ ئافرەتێکی بێ هاوژین و ناتوانێت کار بکە لەسەر مناڵەکانی دانیشتووە وەرە بە خێویکە وەرە دەستی یارمەتی بۆ درێژکە کار دەکا کاری پێ بکە کاری پێ ناکرێ بە خێویکە مەهێڵە بە هەژاری لە ناو بچێ مەهێڵە دەرگای هەژاری لێ بکرێتەوە سەرنجام خوا نەخواستە بێدین بێ مەهێڵە بەهۆی هەژاریەوە تووشی لادان لە ڕەوشت و ئەخلاقە پەسەندەکان بێ مەهێڵە بەهۆی هەژاریەوە تووشی قەرزاری بێ لە ئەنجامی قەرزاریدا تووشی درۆدا لەسەر وعدی خیلاف بێ ئەم ئامۆژگاریان کرد چوارەمی پێیان وت ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين سورة القصص آية 76 بو 77 ئەم دوو ئاەتە قورئانیان بۆ خوێندەوە ئەمە کە خوا تۆماری دەکا قسەی ئەو دڵسۆزانەیە ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين بەڵام
فەساد و خراپە لەسەر زەویدا بڵاو مەکەوە، چونکە خوای پەروەردگار گەندەڵکاران و مفسیدەکانی لەسەر زەویدا خۆش ناوێ. بەڵێ بەڕێزان، سەرمایەدار و پارەدار، سەرمایەدار و پارەدار ئەگەر بێت و خراپە بکە هەموو خراپەیەکی پێدەکرێ. زۆر زۆر خەتەرە بەڕێزان، سەرمایەدار و پارەدار ئەگەر دەرگای خراپەی کردەوە ئەتوانێت هەموو خراپەیەک بکە. ئەگەر دەرگای چاکەشی لە خۆی و لە خەڵکی کردەوە ئەتوانێت زۆر دەرگای خێر هەیە بە پارەی حەڵاڵ لە خۆت و لە خەڵک دەکرێتەوە. ئەمڕۆ ئەم قسەیە بۆ سەرمایەدارەکانی خۆمان لە کوردستاندا و هەموو جیهانە ئەم پەیامە، بۆیە عەرزتان دەکەم لە قورئانەوە فێری دەرسی ژیان بین. ئەم قورئانە چیرۆکی قاڕوونی بۆ نەخوێندینەوە وەکو چیرۆک بخوێنینەوە، بەڵکو دەرس و ئامۆژگاری بۆ سەرمایەدارەکان. باسەکەمان لەسەر ئەوە بوو چەندێتی نەک چۆنیەتی. چەند دەوڵەمەندی گرنگ نییە وەکو قاڕون چەند دەوڵەمەندی، چۆن دەوڵەمەندێکی گرنگە، چۆن دەوڵەمەندێکی فەساد لەسەر زەوی بڵاو ناکەیتەوە، گەندەڵی بڵاو ناکەیتەوە، زۆر گرنگە بەهۆی سەرمایەکەی تۆوە، بەهۆی کۆمپانیاکانی تۆوە، بەهۆی ئیشوکار و تەندەر و مقاولات و بەڵێندەرایەتی تۆوە پرۆژەی فاشل لە وڵاتە ڕوونەدا. خواب چەند پرۆژەی فاشلمان هەیە بەڕێزان ئێمە لەم وڵاتەدا، چەند پرۆژەی فاشلمان هەیە. ئەو هەموو ڕێگاوبانە دەکرێت بەخوا ئەگە بەڕێک و پێکی بکڕێ و پرۆژەی فاشل نەبێ ئەو هەموو ڕووداوی هاتوچۆیە ڕوونادا. ئەگە ڕووداوی هاتوچۆکە ڕووینەدا ئەو منداڵە بێ باوەک نابێ، ئەو هاوسەرە بێ هاوژین نابێ، چاولێ تۆ فەسادن نایەوە، تۆ کەسن نەکوش بەدەست، بەڵام سەبەبی کوشتنی دەیان کەسی چونکە ڕێگاوبانەکەت باش چاک نەکرد، چونکە مەوادی پێویستت تێ نەکرد، چونکە ئەم دەست فرۆشتیەوە بەو دەست ئەو بەرپەرز وتی من لەگەڵ یا شەریک نەبم نایاڵم کار بکەیت بێ منیش بەش فەردەپارەکانی منیش بۆم بێنێ ماڵەوە. چاولێ ئەوە فەسادە وەلا تەبغی الفەساد فی الأرض. ئەی دەوڵەمەند کار بکە کەسابەت بکە پارە پێکەوە نێست دەوڵەمەند بە، بەڵام لەسەر پرۆژەی فاشیلنا. دەرمانی خراپ مەهێنا، خواردنی خراپ مەدە بە خەڵک، پاککەرەوەی ژەهراوی مەهێنە وڵاتەکەەوە. ئافرەتێکە بە حساب مشتەمەلاتەکەی شتووە هەموو سیەکانی سوتاون، چونکە ئەو پاککەرەوەی کە دەفکاکی دەوڵەمەند و بازرگان لە دەرەوە هێناوێتی لە هیچ وڵاتێکی دنیادا ڕێگە پێ نادرێ بەکار بهێنرێ. ئەی تۆ ئیمانەکەت، ئەی قیامەتەکەت، ئەی وجدانەکەت خۆگە حکومەتی ژاگای لێ نەبێ، ئەگە هاوڵاتێکی نە خوێندەواریش و خوێندەواریش نەیخوێنێتەوە کە زیانێکی هەیە، ئەی خۆت محاسبەی خۆت بکە. ولا تبغي الفساد في الأرض، چونکە إن الله لا يحب المفسدين. تو ئەی خواخۆشی ناوی کە خواخۆشی نەویستی نەفرەت لێ دەکا، دوایی بە نەفرەتکراوی مێژوو وڵاتەکەت گەلەکەت و قیامەت دەبی، مەلایکەتەکانی خوای پەروەردگاریش نەفرەت لێ دەکەن. ئەو خواردنە بەسەر چۆ دەدەی بە خەڵک با کەس پێی نەزانێ، ئەی پەروەردگار خۆ لەسەرەوە ئاگای لێیەتی. فەئەین الله، ئەی پەروەردگار بەمە ئیسلاحی کۆمەڵگا دەبێ بەڕێزان، بەمە فەساد لە ناو دەچێت. توخوا حەیف نییە نەخۆشێک ئەخر لە نەخۆش داماوتر نییە، ئامادەیە ئەوەی لە جیرفانیایەتی خانووەکەی بفرۆشێ، هاوسەرەکەی زیێڕەکانی بۆ بفرۆشێ، منداڵەکانی دەخیلەی منداڵە بچووکەکانی هەڵبچڕێ بەس بۆ ئەوەی کەوا تۆزێ لە ئازارەکەی کەم بێتەوە بە دەرمانێک. توخوا چویش دانێک ڕێگەت پێدەدات دەرمانی بەسەرچووی بدەیتێ، دەرمانی کوالیتی خراپی بۆ بێنی کە نەخۆشیەکەی زیاترکە، لە نەخۆشیەک چاکی دەکاتەوە تووشی چەندین نەخۆشی تری دەکات. ئەوە فەسادە، ئەو کەسانە خواخۆشی ناون ڕەحمی خۆیان لەگەڵان نییە. کاکە عیبە کەلوپەلی عادی بۆ وڵاتەکەی خۆت بێنی، بۆ هاوڵاتیەکەی خۆت بێنی، بە کابرای سینی بڵێت چی خراپە ئەوم بۆ دروستکە، مهم وایە من زۆر قازانج بکەم و میلەتەکەم بڕوتێنمەوە. سوتەمەنی خراپ، تۆ بەنزین خانت هەیە نەوت دەفرۆشی، بەنزین دەفرۆشی، خوا ڕزقت با و بەرەکەتت بۆ تێبخە، بەس گوناحە غەش لە سوتەمەنیا بکەیت، لەوە چێ بێتە مای ماڵوێرانی بۆ خەڵکانی تر. ئەگە سوتەمەنیەکەی تۆ ئەسڵ بوویایە ئەو مرۆڤە نەدەسووتا لە ئۆتۆمبیلەدا، چەند ئۆتۆمبیلی تر نەدەسووتان، سەرمایە و ڕوحی خەڵک نەکەوتە مەترسیەوە. ئەمە فەسادە، کاسپی بکات دەوڵەمەند بە، بەڵام چۆن دەوڵەمەندیەکی گرنگە. ولا تبغي الفساد في الأرض. تخوا حەیف نییە سەرۆت و سامانت هەبێ کافتریا دروستکەی، توخوا سەرۆت و سامانت هەبێ نێرگە لە خانەدانەی، ئەو نێرگەیە قوڵتە قوڵ ئەو دوو کەڵ و ژەهرە بکەیتە سینەی ئەو گەنجانەمانەوە کە سەرمایەی ئەم وڵاتن. بەخوا حەیفە ئەو سینە سپیانە بە جگەرە و بە نێرگەلە، بە بازرگانی نێرگەلە و بە بازرگانی جگەرە سینەی سپی گەنجەکانمان کە گەنجینەی کوردستانەکەمانن بە پارەی تۆ وێران بێ. ولا تبغي الفساد في الأرض.
ئاگال لە خۆت بێ ئەو کاتە ئین الله لا يحب المفسدين یەقینت هەبێ خوا خۆشی ناوی کە ڕەحمەتی خوال لەگەڵ نەما هەموو ژیانت دەبێتە زەحمەت بۆیە زۆر لەو سەرمایەدارانە واللهی بەخیلیان پێمەبە وامەزانە ژیانیان خۆشە واللهی دەرونیان نائارامە واللهی ویژدانیان نائارامە ماڵ و عایلیان هەڵوەشاوە سەروەتێکی بێخێریان هەیە نەفرەتی مێژوویان هەیە نەفرەتی مەلایکەتیان لێیە نەفرەتی من و تۆی موسڵمانیان لێیە قیامەتیش جەهەنەم وەکو قاڕون چاوەڕێیانە هەتا بەرنامەی داهاتوو بە پەروەردگارتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله